باسی قانون کراوە و دەکرێ باسی بڕیار کراوە دەکرێ باسی مؤسسات کراوە، بەڵام ئەوەی کە ئەبێ بیگۆڕین عەقلیەتە، ئەبێ عەقلیەتەکەی خۆمان بگۆڕین. ڕێزان، یەکێک لە هۆکارەکانی توند و تیژی بەرامبەر بە ژنان لەو شوێنە سەر هەڵدەدا کە نایەکسانی بوون هەیە و تواناکانی ژنان بە کەم دەبینرێت، هەموو هەوڵەکانیشان بە کەم دەنرخێنرێت. عەقلیەتی ژنبێزی میسۆجنی عەقلیەتێکی تاریک و ترسناکە، کار لەسەر بێکەڵکردنی بەشێکی گەورەی کۆمەڵگامان دەکا کە ژنانن. ئاشکراییشە بۆ هەمومان کە هیچ مەلێک ناتوانێ بە تاکە باڵێکەوە بە ئاسمانی بەریندا بە باشی بفڕێت. بە بڕوای من ئیتر دەبێ هەنگاوەکانمان بە ئاراستەی ئەوەدا بڕوە کە چۆن کار لەسەر کرۆک و بنچینەی کێشەکان بکەین، ئەویش لە ڕێگای ئیشکردن بۆ چاکردنی عەقلیەتی ژنبێزی و دژە ژنیەوەیە لە بوارە جیاوازەکانی کۆمەڵگاماندا. ئێمە ئیتر دەبێ بە هەموو لایەکمانەوە، لە حکوومەت، بە ئەنجومەنی باڵای خانمانەوە، لە کۆمەڵگای مەدەنی و ڕێکخراوە ناحکومیەکانەوە، لە دەسەڵاتی یاسادانان پەرلەمان، لە دەسەڵاتی دادوەری، لە هەموو بوارەکانە هەوڵ بدەین لە ڕێگای هەڵمەتی هوشیاری بەردەوام استراتیژی تایبەت بە ڕێگری لە ژنکوژی و عەقلیەتی دژەژنی لە هەرێمی کوردستان ئەنجام بدەین. هێشتا بۆشاییەک هەیە کە ئێمە دەرکمان پێی نەکردووە. بە تەنها سزادانی ژنکوژان ناتوانین گەرنتی بێت بۆ کەمکردنەوەی توند و تیژی، چونکە لەگەڵ فراوانبوونی شار و گەورەتربوونی کۆمەڵگادا بێگومان کێشە و بەریەککەوتنی زیاتر دەبێت ئەگەر پێشوەختە پلان و مێکانیزم نەگرینە بەر بۆ بەرپێگرتنیان.